تا دێ دۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆزترە بێت. ئەمریکا پەیتا هێز و کەشتیگەلی سەربازی ڕەوانە دەکات. لە هەمان کاتیشدا بەگوێری زانیاری هەوڵگریەکان لە ئێسادا نزیکەی 40,000 سەربازی ئەمریکی لە ناوچەکە لە ئامادەباشیدان. ئێدارەی دۆناڵد ترامپیش هاوکات جەخت لە چارەسەری دیبلۆماسیانە سەبارەت بە پرسی ئەتۆمی ئێران دەکاتەوە. ئەمڕۆ مارکۆ ڕۆبیۆ ئامادەی دۆناڵد ترامپی نیشاندا کە ڕاستەوخۆ دیدار لەگەڵ عالی خامنەئی ڕێبەری کۆمەری ئیسلامی ئێران بکات. لای خۆیەوە جۆزێف ڤۆتێل فەرماندەی پێشووی ناوەندی هێزەکانی ئەمریکا قسەی بۆ ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیل کردووە، چەند زانیاریشی نهێنی درکاندووە. جۆزێف ڤۆتێل ئاماژەی بۆوە کردووە کە دەبێت ئەمریکا بەر لە ئەنجامدانی هەر هێرشێک یاخود وەشاندنی گورزی سەربازی بۆ سەرخاکی ئێران بە وردی چاودێری بارودۆخەکە بکات و دراسی کاردانەوە توندەکانی ئێران بکات. جۆزێف ڤۆتێل ئاماژەی بۆوە کردووە کە دەبێت ئەمریکا سیستمی بەرگری بۆ سەرجەم هاوبەش و هاوپەیمانەکانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابین بکات بەو پێی کە پێشبینی دەکەن کاردانەوەی یاخود تۆڵەی ئێران لە بەرامبەر هەر هێرشێکی ئەمریکی زۆر سەخت و بەسوێ ئەبێت. هاوکات بە ژێری زانیاری ڕۆژنامە ڕووسیەکان کە ئەمڕۆ بڵاوکرایەوە، ئێران لە ئێسادا موشەکێکی بەرەمهێناوە کە لە توانایدا بگاتە ناو قوڵایی خاکی ئەوروپا، کە ئەمەش پێشبینی دەکرێت لەم جەنگەیە ئەگەر ڕوو بدات بەکاری بێنێت، بەمەش گورزی کوشندە و کاریگەر بات لە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ئەوروپا. لەلایەکی دیکەوە چەند زانیاری هەواڵگری بڵاو بۆتەوە کە گوایە ئێران لە پاڵ ئامادەکاری سەربازیەکان تەواوی موشک و درۆنەکانی خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە. هەروەها سەدان فڕۆکەوانی ئێرانی لە ئێسادا مەشق و ڕاهێنان دەکەن لەسەر خۆتەقاندنەوەیان بە کەشتێ جەنگیەکانی ئەمریکا ئەگەر هێرش بکرێتە سەرخاکی وڵاتەکان. ئەمەش هاوشێوەی پلانی فڕۆکەوانەکانی ژاپۆنە کە لە ساڵی 1945 بە دیاریکرایش لە جەنگی ئۆکیناوا و لە نیمچە دورگەی گوادالاکاناڵ کە پیان ئەوت پلانی کامیکازی واتە گێژەڵۆکەی خواهی لە دژی ئەمریکا، سەدان فڕۆکە یاخود هەزاران فڕۆکەی جەنگی ژاپۆنی دوای ئەوەی کە لە ئاسماندا موشک و جبەخانە و تەقەمەنیان لێبڕا بە شێوەیەکی خۆکوژیانە خۆیانە تەقانەوە یاخود گورزی کاریگەریان ئەدا لە کەشتیە سەربازەکانی ئەمریکا. بەوەش زیانێکی مادی و هەروە گیانی گەورەیان لە سوپای ئەمریکادا لە ناوچەی گوادالاکاناڵ. بۆیە لە ئێستادا چاوەکان لەسەر دوایین دەرفەتن لە نێوان واشنگتن و تەران کە بڕیارە ڕۆژی سێشەمەی داهاتوو لە ژنێف لە سویسرا دانوستانی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە بچێت کە ڕۆژنامە و میدیا ئەمریکیەکان نایان ناوە سێشەمەی چارەنووساز یاخود سێشەمەی یەکلاکەرەوە لە نێوان ئەمریکا و ئێران. ئاخۆ بژاردەکان بە سەربازی کۆتاییان دێ یاخود لە ڕێگەی دیبلۆماسیەوە چارەسەری قەیرانەکە ئاکرێت.